دوای ئابڕوچوونەکەی بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی لەبارەی تەوتین ناڕەزایی لە ناو یەکێتی گەیشتە ئاستی باڵا. ئەحمەد شەرع بەبێ کورد هەنگاوێکی دیکەی ناو ئەنە کەسەش دەڵێت ئێستا ڕاستیەکانمان بۆ ڕۆن بوویەوە. هاوشانی ڕێگری لە قاچاقچی لەلایەن مامۆستایان لە بەغداش هۆشداری لەبارەی کاری قاچاقچی لە دەروازەکانی هەرێم دەدرێت. بەپێی زانیاری سەرچاوەیەکی ستاندەر لێدوانەکانی دوێنێ هەریەک لە بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی کە پەسەندی پرۆژەی هەژماری من دەکەن و داوایان کردووە کە پرۆژەکە لە سلێمانی دەست بەکارەکانی بکاتەوە ناڕەزایەتی لە ناوخۆی یەکێتی فراوانتر کردووە. بەپێی زانیاری ستاندەر لە ناو سەرکردایەتی یەکێتی ناڕەزایەتی دەربراوە و ڕایان گەیاندووە کە ئەو هەنگاوە یەکێتی کاریگەری زۆر خراپ دەکاتە سەر ئاستی جەماوەری حیزبەکە و لە هەڵبژاردننی داهات و باجەکەی دەدات. هاوکات هەر بەپێی زانیاریەکان بڕیارە لە چەند ڕۆژی داهات و نووسینگەکانی پرۆژەی هەژماری من لە سنووری زۆنی سەوز بکرێنەوە و دەست بکەن بە تۆمارکردنی فەرمانبەران. بڕیارە سبەی سێشەممە لە دیمەشق بەسەر بەرشتی ئەحمەد شەرع کۆنگرەی نیشتیمانی سووریا دەست بەکارەکانی بکات. کۆنگرەکە لە کاتێکدا ئیدارەی خۆسەر و هەسەدە و هیچ لایەنێکی دیکەی کوردی بەشداری تێدا ناکەن. لەم بارەوە ئەنە کەسە کە پێشتر هەوڵیاندا ئەحمەد شەرع ببینن بەڵام نەیانتوانی ڕایان گەیان چەند کەسایەتیەکمان وەک کەسایەتی خۆیان داوەتی کۆنفرانسەکە کراون بەڵام ئامادە نەبووین تاک بەتاک بەشداری هیچ کۆبوونەوەیەک لەگەڵ ئیدارەی نوێی دیمەشق بکەین. پێشتریش ئیدارەی خۆسەر و لایەنە سەرەکیەکانی ڕۆژاوا ڕایان گەیان پابەندی ئەنجامی هیچ کۆنفرانس و کۆنگرەیەک نابن ئەگەر خۆمان ڕۆڵمان تێدا نەبێت. هاوشانی ڕێگری لە قاچاقچی لەلایەن مامۆستایان لە بەغداش هۆشداری لەبارەی کاری قاچاقچی لە دەروازە سنووریەکانی هەرێم دەدرێت. بۆ دووەم ڕۆژیش لەسەر یەک مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە سلێمانی بەردەوامن لە گرتنی ڕێی سلێمانی عربەت بۆ ڕێگری لە کاری قاچاقی و هەناردەکردنی نەوتێرێم بۆ وڵاتی ئێران. فشاری مامۆستایان و فەرمانبەرانی ناڕازی لە کاتێکدایە ئەمڕۆ هادی سەلامی ئەندامی لیژنەی دەستپاکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند زیاتر لە 20 دەروازەی سنووری نافەرمی لە هەرێمی کوردستان هەیە و بۆ قاچاقچێتی نەوت و جگەرە و مادەی هۆشبەر بەکار دەهێنرێت.